ڕێفراندۆمی هەرێمی کوردستان بۆتە جێگەی باس و توێژینەوەی ناوەندە سیاسی و ئەکادیمیەکانی جیهان و لەو بارەیەوە پێشبینی جۆراجۆر بڵاو دەبێتەوە. هیچ کام لە پێشبینیەکان ئاماژە نین بۆ ئەوەی کورد بێ مەترسی لەم ڕێفراندۆمە ڕزگاری دەبێت. دامەزراوەی ستانفۆردی ئەمریکی کە بە سێبەری دەستگای هەواڵگری CIA ئەمریکی ناسراوە پێشبینی بۆ چارکی کۆتایی 2017 بڵاو کردەوە و لەو بارەوە قسەی لەسەر ڕێفراندۆمی 25 ئەیلولی هەرێمی کوردستان کردووە. پێشبینەکانی خۆی لەو بارەیەوە بڵاو کردوەتەوە. بەپێی پێشبینی و شیکردنەوەکانی دامەزراوەی ستراتفۆرد، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیا و ئێران یەکڕان لەسەرەوەی پاڵپشتی هەڵوێستەکانی حکومەتی ناوەندی بکەن بۆ جیایەتیکردنی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان و پاڵپشتیکردنی هەرێم تا بەرەو سەربەخۆی نەڕوات و ئەنجامەکانی ڕێفراندۆم سەر بکرێن. هاوکات لە خاڵێکی تردا هاتووە. نیگەرانیەکانی ئەمریکا بۆ ڕێفراندۆم وای کردووە هیچ ئەگەرێک نەبێت بۆ بەردەوامی هاوکارە مادیەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە، ئەوەش گورزێکی خراپی دارایی دەبێت بۆ حکومەت هێرێم. بەڵام ئەمە مانایەوە نییە ئەمریکا هاوکاری پێشمەرگە ناکات لە ڕووی مەشق پێدان و هاوکاری سەربازی. توێژینەوەکەی دامەزراوەی ستراتفۆردی ئەمریکی جەخت لەسەر ئەوەش دەکاتەوە. سێ مانگی داهاتوو ئەگەری هەیە حەشدی شعبی و پێشمەرگە ڕوبەڕووی یەکتری ببنەوە لە کەرکووک و ناوچە جێناکۆکان و پێشمەرگە بۆ و ناوچانەی پێش 2003 تێیدا بووە پاشەکشەی پێ بکرێت و تەکیدیشی دەکاتەوە وڵاتانی ڕۆژهەڵات لەسەر هەموو شتێک ناکۆکن جگە لە ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان نەبێت. هاوکات پێشبینی ئەوەش دەکات سەربەخۆیی کوردستان لە ئێستادا ئاگەرێکی دوورە و ئاماژەی بەوەش کردووە لە ساڵی 2018دا حکومەتی ناوەندی هەرێمی کوردستان بۆ دووبارە داڕشتنەوەی دەسەڵاتەکان بە شێوەی شەراکەت دەست بە گفتوگۆ دەکەنەوە. ستراتفۆرد باوەڕیشی وایە لە ئەنجامی ڕێفراندۆمەکەی هەرێم ناکۆکی هێزە ناوخۆیەکان زیاتر قوڵ دەبێتەوە. بڕوای وایە ئەوەش کاریگەری خۆی لەسەر ئەنجامدانی هەڵبژارنەکانی داهاتووی کوردستان جێدێڵێت. ئەوەش دەڵێت یەکێک لە ئەنجامەکانی ڕێفراندۆم بۆ ئەوەیە پارتی بەهۆی ڕێفراندۆمەوە دووبارە هەیمەنەی خۆی بەسەر کوردستانەوە بسەپێنێت. پێشبینیەکانی دامەزراوەی ستراتفۆرد بە کاریگەرترین پێشبینی لەسەر ئاستی ژیاندا دەنرێن چونکە ئەم دامەزراوەیە نزیکایەتێکی تەواوی لەگەڵ CIA ئەمریکی و ئیدارەی ئەمریکا هەیە. پێشتریش پێشبینیەکانی بۆ زۆرێک لە بابەتەکان هاتووەتە دی.